ساڵتان لێبێت و لە شارپرێسەوە ئەم کاتتان باش. دوای ئەنجامدانی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان لە ساڵی 2018 دوای نزیکەی 9 مانگ لە گفتوگۆ و دانیشتن و ڕاگۆڕینەوە و سەردانیکردنی یەکتی لە نێوان هێز و لایەنە سیاسیەکاندا کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان پێک هات. ئەو کات یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان زۆرترین دانیشتنیان لەبارەی ڕێککەوتن بۆ پێگەێنانی کابینەکە کرد. قسە و گفتوگۆ و ڕا و بۆچوونی زۆر جیاوازە بوو لەسەر ئاستی شەقام کاردانەوەی لێکەوتەوە. ئەو کات بەشێک لە کادرانی باڵا هاوکات کادرانی ناوەندی و لەسەر ئاستی شەقامی شۆکولایەنگرانی یەکێتی بۆچوونی جیاوازیان هەبوو لەبارەی شێواز و مەرجی بەشداریکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان لەو کابینەیە. ئێستا دوای تێپەڕبوونی ئەو هەموو کاتە بەسەر دەستبەکاربوونی کابینەکەی مەسرور بارزانیدا لە میوانەکەم دەپرسم ئاخۆ ئەو پرۆژە و پلان و استراتیژی و تاکتیکانی کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لە حکوومەت لەسەری ڕێککەوت بوو چەندیان جێبەجێ کراوە و پلانی داهاتووی یەکێتی بۆ مانەوە یاخود کشانەوە لە حکوومەت چی دەبێت؟ بەڕێز ئارەس عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەولێرەوە لەگەڵم دەبێت. سڵاوت لەبێ کاک ئارێس، ئەم کاتت باش. ئەمەوێ بزانم ئەم ڕۆژانە دیسان جارێکی تر بەشێک لە کادرانی یەکێتی باز لە ئەگەری یاخود تەرحی ئەوە ئەکەت بۆ یەکێتی کە ئەگەری کشانەوەی لە حکوومەت بخاتە بەرباس. ئەمە لە چیەوە سەرچاوی گرتووە؟ بۆچی ناو بەناو هەر چەند مانگجارێک ئەم پێشنیازە بۆ یەکێتی دەکرێت؟ زۆر سپاس سڵاو لە ئێوە و لە بینەرانی شارپرێسیش. هەر حکوومەتێک کە لە چەند لایەنێک پێک بێ بۆی هەیە لە هەر کاتێک یەکێک لە لایەنەکان یا دوو لە لایەنەکان بکشێنەوە. حکوومەتی ئێستا لە سێ لایەنی سەرەکی لە کوردستان پێک هاتووە. کاتێک یەکێتیەکە لەو لایەنانە کاتێک یەکێتی ببینێ کە ئەو بەندانەی یەکێتی و پارتی لەسەری ڕێککەوتون جێبەجێ ناکرێن، کاتێک یەکێتی ببینێ کە بەرنامەی کاری حکوومەت وەکو خۆی جێبەجێ ناکرێ، یاخود کاتێک پێشنیار و پرۆژەکانی یەکێتی لە بەرژەوەندی خەڵک وەرنەگیرێ، یاخود کاتێک یەکێتی ئەبینێ کە سەرڕای حکوومەتەکە لە چەند لایەنێک پێکاتیا بەڵام لایەنێک بەتەنیا ماڵی خۆی لەگەڵ حیزبەکەی خۆی جیا نەکردوتەوە، ئەوانە هەمووی دەبێتە هۆکار ئەوەی کە بیر بکرێتەوە. هیچ کام لەو پرۆژانەی کە یەکێتی خاوەنی هەڵوێستی خۆی هەبێ حکوومەت تا ئێستا جێبەجێ نەکراون؟ وەکو پێویست نەخێر، یەکێتی تا ئێستا بڕیاری نەداوە بکشێتەوە، بەڵام ئەگەری کشانەوە هەیە لە ڕابردوودا و ئێمە زۆر جایچ قسەمان کردووە و ڕامانگەیاندە و ئێستاش من تەکید دێکەم و هەموو یەکێتیش دڵنیام، یعنی پێمان باشە وەکو یەکێتی پێمان باشە کە بە دیالۆگ بە گفتوگۆ کێشەکانمان چارەسەر بکەین، بە شێوەیەکی ڕێکوپێک وڵاتەکە بەڕێوە ببین، ئەو بەرنامەی کاری حکوومەت کە هەبووە وەکو خۆی جێبەجێ بکەین. هەڵەپێکەوە لە کابینەکە کار دەکەن، هێشتا پارتی یەکێتی نەیانتوانیوە قۆناغی دیالۆگ و دانیشتن تێپەڕێنن. بەڕاستی من جێم لە دەنگتانیە داوای لێ بردنم، ئەگەر وابێ ناتوانم هیچ وەڵامێک دەمە چکە نازانێەوە باسی چیەکەن. ئێستا گوێت لە دەنگمە کاک ئارێس؟ ئێستا بەڵێ باشە. لە دوای تێپەڕبوونی نزیکەی 2 ساڵ بەسەر دەست بەکاربوونی کابینەکەی مەسرور بارزانیدا هێشتا یەکێتی و پارتی قۆناغی گفتوگۆیان لەبارەی حکوومەتەوە تێنەپەڕانوە؟ ببورن جێم لە هیچ نییە، دەنگ دێ و ئەڕۆ ناتوانم وەڵام دەمەوە. ئێستا گوێت لە دەنگمە کاک ئارێس؟ تۆ کە ئەڵێ گوێت لە دەنگمە جێم لە دەنگتە، بەس کە خۆتە کێشەوە جێم لە دەنگت نابێ. باشە، هیوادارم ئەم جارە بە باشی گوێت لە پرسیارەکەی من بێ. دوای تێپەڕبوونی نزیکەی 2 ساڵ بەسەر دەست بەکاربوونی کابینەکەی مەسرور بارزانیدا پارتی و یەکێتی وەکو دوو پێکهێنەری سەرەکی ئەو کابینەیە هێشتا لە قۆناغی گفتوگۆدان؟ بەخوا ناتوانم وەڵام دەمەوە ببوورە هیچ. باشە، هەوڵێن هاوڕێیانم لە بەشی تەکنیکی چارەسەری بکەن، ناوبڕێک وەرەگرین، دواتر لەگەڵ کاک ئارێس بەردەوام دەبین.
لێو دەڕوە. هەوراز ئەحمەد شارپرێس لە هەولێرەوە هەژار ئەنوەر شارپرێس هەوراز ئەحمەد شارپرێس لە هەولێرەوە هەژار ئەنوەر شارپرێس بینەرانی بەڕێز لە دوای ناوبڕەکەەوە جارێکی تر سڵاوتان لەبێت. کاک ئارێس ئێستا بەباشی گوێت لە دەنگی منە؟ بەڵێ ئێستا دەنگت باش دێ. زۆر باشە ببوورە بەهۆی ئەو خەلەلەوە کەمێک بچڕین. ئەمیس یان پێش ناوبڕەکە پرسیاری ئەوم کرد کە تۆ باست لە چارەسەرکردنی کێشە و قەیرانەکان کرد بە گفتوگۆ و دانیشتن. پێتان وایە لە دوای تێپەڕینی نزیکەی 2 ساڵ بەسەر دەست بەکاربوونی کابینەکەی مەسروور بارزانیدا هێشتا پارتی وێکێتی لەناو ئەو کابینەیەدا پێویست بەوە ئەکا دانیشن جارێکتر گفتوگۆ بکەنەوە بۆ شێوازی بەڕێوەبردننی کابینە حکوومیەکە؟ خۆی پێویستە هەموو ڕۆژێ گفتوگۆ بکرێ و لەسەر پرۆژەی نوێ، لەسەر چارەسەری نوێ، لەسەر ئەو ڕووداوانەی ئەو دیاردانەی کە دێنە پێش. من باسم کرد گوتم ئێمە تا ئێستا بە ئومێدەوە هەوڵ دەدەین یەکێتی، ینی ئومێدی هەبووە کە بتوانین ئەو کێشانەی کە لە ماوەی 2 ساڵ هاتوونەتە پێش چارەسەریان بکەین و ئەو بەرنامەی کاری حکوومەت وەکو خۆی جێبەجێ بکرێ و پێشنیارەکانی یەکێتی بە تایبەتی ڕێککەوتنیوان یەکێتی پارتی جێبەجێ بکرێ. من بۆ نمونە یەکێک لە کێشە گەورەکان لە نێوان یەکێتی و پارتی ئەوەیە کە تا ئێستا سیستمی ناوەندێتی لەلایەن حکوومەتەوە چەندە لە کارنامەی هاتووە و باسی لێکراوە بەڵام جێبەجێ نەکراوە، یاخود هیچ جۆرە هەنگاوێک بۆ ئەو بابەتە نەنراوە. هیچ وەڵامێکتان لەلایەن پارتیەوە وەرنەگرتوێتەوە بۆ پرۆژەیە؟ ڕەتی ناکەنەوە، بەڵام ئێمە هیچ هەنگاوێک نامینین بۆ جێبەجێکردن. ئێستا دیسان جارێکی تر ئەوەی من بزانم لە کۆبوونەوەی ڕابردووی ئەنجومەنی وەزیران باسکراوە کە ئەو دەسەڵاتانەی لە دەستی حکوومەتن شۆڕ بکرێنەوە وەکو جێبەجێکردنی بەشێک لە سیستەمی ناوەندێتی. ئەوانی تریش پێویستیان بە بڕیار و بە یاسایە لە پەرلەمان. ئەگەر ئەو کارە بکرێەوە کۆی من بیستمە ئەوە کارێکی زۆر باشە و زۆر لە زۆر بواری تریشدا، ینی ئێمە بینین هەندێک جار تاکید دەکەمەوە مادام سێ لایەن پێکەوە لە حکوومەتن ئەبێ هەر سێ لە پێکەوە
سیاسەتی حکوومەت دابڕێژن پەیوەندەکانی حکوومەت دابڕێژن. بەشێک لە کادرەکان یەکێتی بەردەوام گلەیی ئەوەیان لە تیمی وزاری یەکێتی هەیە کە وەک پێویست ڕێکەوتنەکەیان لەگەڵ پارتی جێبەجێ نەکراوە. هەڵوێستی تیمی وزاری یەکێتی تا ئێستا چۆن بوو؟ ئەمەوە بزانم بە وردی لە کۆبوونەوەکانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی یەکێتی هیچ شتێک تایبەت لەو بارەیەوە وتراوە؟ تیمی یەکێتی لە حکوومەت سیاسەتی یەکێتی جێبەجێیەکە بێگومان ئێمەش هەستمان پێکردو هەم ئەو لەوێ وەکو پێویستە وەڵامیان نادرێتەوە یاخود پێشنیارەکانی و ڕۆڵیان لە بەرچاو ناگیرێ و هەم لەلایەن یەکێتیشەوە لایەن کادیران و ئەندامانی یەکێتیشەوە فشار لەسەر ئەو تیمە هەیە. یعنی من ئێستا بە دڵاییەوە ئەڵێم ئەگەر ڕێفراندۆمێک یاخود ڕاپرسێک لە ناو یەکێتی بکرێ کە ئایا یەکێتی لە ناو حکوومەت بمێنێ یان نەمێنێ، من دڵنیام 95% بەسەرەوە بڕیار دەدا دەنگ دەدا بۆی یەکێتی لە ناو حکوومەت نەمێنێ. واتە بەگشتی لەبەر کۆمەڵێک هۆکار ئەندامان بۆ چاکشێتەوە کە دۆخەکە بۆ جۆرەیە کە جەنابەت ئاماژەی پێ دەکەی. تۆ ئەگەر هەموو جارێک کە من وەڵامە دەمۆنیەوەی وەڵامم پێ بۆ ڕی بەڕاستی ناتوانم وەڵامی دواتر دەمەوە ینی نیوەی لە سەدا 95 دەنگەدا، بەڵام تا ئێستا بڕیار بەدەستانی یەکێتی هاوسەرۆکانی یەکێتی ئەو بابەتیان ڕاگرتووە بە ئومێدی ئەوەی کە بە دیالۆگ و گفتوگۆ ئەوەی کە هەیە گرفتەکان چارەسەرکەین و بێکەوە سیاست داڕێژین. ئایا بۆچی یەکێتی ناکشێتەوە مادەمایە؟ دوو هۆکار هەیە. هۆکارەکەوەیە ئێمە پێمان وایە بشکشێنەوە دواتر هەر پێویستمان بە یەکتریە، هەر پێویستمان بە گفتوگۆیە، چکە ئێمە لە وڵاتێکدا دەژین چۆن مێژوومان یەکە ئایندەشمان یەکە، ناکرێ ئێمە ئەو بابەتە لە بەرچاو نەگرین. و لە ڕابردوو ناکۆچەکانمان چەند قۆڵیش بوون ئەنجام بە دیالۆگ چارەسەرکەن. بۆی بڕوامان هەیە بە دیالۆگ ئەو کێشانە چارەسەرکەن و پشومان درێژ بووە، درێژتریش دەبێت ئەگەر بزانین هەنگاو هەیە بە ئاراستەی جێبەجێکردنی بەرنامەی کاری حکوومەت، بە ئاراستەی چارەسەرکردنی ئەو ڕەخنە و گلەیانەی کە لە حکوومەتە گیرێ. لایەنێکی تریش هەیە بێ لە بێری نەکەین کاتێک بەداخەوە ینی کوردستان تا ئێستا یەک هێز ناتوانێت ئەگە زۆرینەی دەنجی پەرلەمانیش بێنێ ناتوانێت بەڕێوەی ببە. بۆ نمونە نا پارتی دەتوانێت ئەگە 45 کورسی نە 55 کورسیشیە بێ ناوەتوانێت وڵات بەڕێوە ببە، نەیەکێتیش ئەگە هەمان کورسی هەبێتوانێت بەڕێوە ببە. ئەو ڕاستی هەردوو لامان ئەوێ بیزانین هەڵومەرجی کوردستان، بارودۆخی کوردستان بەو شێوێ ئەبێ بەرچاوی بگرین. بۆیە یەکێتی ئەزانەیە ئەگەر بکشێتەوە ڕەنگە لێکەوتەی تری هەبێ، ئەو لێکەوتانی کە دەبێ ڕەنگە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان نەبن، ڕەنگە دواتر بە ئاسانی ئەو لێکەوتانە بە ئاسانی ئاسەوارەکانیان نەسڕێتەوە. بۆیە چەندی دەکرێت ینی پشو درێژی و دیالۆگکردن و فشاری سیاسی باشترێ لەوەی هەنگاوێکی لەو جۆرە بندرێت. چکە من دڵنیام ئەگەر یەکێتی لە حکوومەت بکشێتەوە حکوومەتەکە فەشەل دێنێ و فەشەل هێنانی حکوومەتی لێکەوتەی دەبێت لە ڕووی سیاسی، لە ڕووی ئابووری، لە ڕووی ئاسایش، لە هەموو ڕێکەوانەوە ڕەنگە هەموو لایەکمان تیایدا زەرمەند بین. کاڵێم هەموو لایەکمان تەواوی خەڵکی کوردستانە. زۆر باشە. لە ماوەی ڕابردوودا حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەی چاکسازی هەبوو و خۆی دەڵێت پرۆژەی چاکسازی چوەتە بواری جێبەجێکردنەوە لە کۆمەڵێک سێکتەر کاری گرنگ و جدی کراوە. ئەمە بە وتەی حکوومەتی هەرێم خۆی. ئەمەوێ بۆ چوونی یەکێتی بزانم لەبارەی ئەو پرۆژەیەوە تا چەند جێبەجێ کراوە، تا چەند ئاگاداری وردەکاری جێبەجێکردنی پرۆژەی ئاساکەن. من بۆ چوونی خۆمت پێ دەڵێم بە پێی ئاگاداری خۆم سەرۆکی تیمی پرۆژەی چاکسازی و ئەو بایۆمەتری و هەموو ئەو هەنگاوانێدان کاقوبات تاڵەبانی بوو کە لە ماوەی ڕابردوو لە کابینەی پێشوو لەم کابینێش هەنگاوی زۆر گەورەندراوە. بەڵام ئەوەی تا ئێستا جێبەجێکراوە ینی شتی زۆر بچووکن، ناڵێم نەکراوە شت کراوە، بەڵام زۆر بچووکن لە چاو ئەوەی کە پێویستە چاکسازیەکی بنەڕەتی هەبێ. ئەبێ حکوومەت ئەو چاکسازیە بکە کە خەڵکی کوردستان دڵنیا بێتەوە لەوەی کە داهاتی چەندە، داهاتی حکوومەت چەندە، ئەبێ دڵنیا بێتەوە کە سەرچاوەکانی داهاتی کوێن، ئەبێ دڵنیا بێتەوە لەوەی خەرجەکانی ئەم وڵاتە چۆن و چۆن دەڕوە. ئەبێ ئێمە ئەوانە بنچینەین. ئەبێ چاکسازی ئەوەیە کاتێک کە زێدەڕۆیی دەکرێت، کاتێک کە گەندەڵی ئەکرێ، کاتێک کە کارێکی ناسایی دەکرێت لە هەر بوارێکبی، بازرگانی بی، زەوی وزار بی، هەر گەشت و گوزار بی، هەر بوارێکی تر دەبێ لێپرسینەوە هەبێ.
بەداخەوە لەو لە بوارە گرنگەکانی ئەوی پەیوەندی بە بواری ئابووری و استراتیژەتی وڵاتەوەیە من هیچ چاکسازیەک نابینم بە پێچەوانەوە هەستەکەم حکوومەتەکە زیاتر بەرەو تاک حیزبی و بەرەو تاک ڕەویش ئەڕوا کە ئەوەش بمای لە بەرژەوەندی خودی حکوومەتەکەش نییە ئەو جۆرە ئاراستەی کە ئێستا حکوومەتەکە لە سەرەتی. زۆر باشە، ئێوە کشانەوەی یەکێتی بە چارەسەرێکی باش نازانن و دۆخی حکوومەتەکەش بەو جۆرە بینن کە بەڕێزت ئاماژەت پێکرد، کەواتە چارەسەری بنەڕەتی بۆ ئەم دۆخەی ئێستا خەڵک و حکوومەتیشی تێکەوتووە چییە؟ چارەسەرێک کە لانی کەم لە چەند مانگێک داشت هەنگاوێک ئەگەر سەرەتاییش بێ بچێتە پێشەوە. من پێم وایە مادەم حکوومەتەکە ناتوانێت قەیرانی ئابووری و دارایی چارەسەر بکە، ناتوانێت کێشە سیاسەکانی هەرێمی کوردستان چارەسەر بکە، ناتوانێت ئەو لایەنانەی ببێکەوە نەبێکەوە بە بێدەنجی بە ڕێک و پێچی وڵاتەکە بەڕێوە ببن پێویستە هەڵبژاردنێکی پێشوەختە بکرێت، چۆن لە عێراق هەڵبژاردی پێشوەختە بڕێدێ با لە هەرێمی کوردستانیش هەڵبژاردنێکی پێشوەختە بکرێت. لە هەموو دنیاش وایە، لە وڵاتە دموکراسیەکان وایە کاتێک حکوومەت دەگاتە بنبەست لە چارەسەرکردنی کێشە سیاسیەکان کێشە ئابووریەکانیان پەنا بۆ هەڵبژاردننی ترە بن. ئەو یەکێک لە هەڵبژاردنەوەی حکوومەت و پەرلەمان چارەسەرە، یەکێک لە ڕێگاکانە. دوو بێگومان یەکێتی زۆر پشووی درێژ بووە و بێدەنگ بووە و ئێستاش پشووی درێژە و داوامان کردووە و لە هەوڵداین لە هەموو ئاستەکاندا کە بە دیالۆگ لەگەڵ پارتی لەگەڵ گۆڕان لە حکوومەت ئەو کێشانەی کە هەن قسەیان لەسەر بکەین چارەسەریان بکەین. بەڵام من پێم وابێ ئەگەر پارتی یاخود بەشێک لایەنێکی پارتی هەروە گوێخۆی لە ئاستی داوا و پێشنیار و گلەیەکانی یەکێتی دابخە، بە دووری ناگرم یەکێتی پەنا بۆ کشانەوە لە حکوومەت ببە. لە ناو کۆبوونەوەکان مەبەستم کۆبوونەوەی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی یەکێتیە، هیچ باز لە کشانەوەی یەکێتی لە حکوومەت کراوە یان باز لە ئەگەری جیاوازتر لەوە کراوە؟ من باسی ناو کۆبوونەوەکانت بۆ ناکەم، بەڵام باسی وە بکەم ئەگەرێکی بەهێزە ئەگەری دوو ئەگەرمان لە پێش یەکیان لەگەڵ پارتی و لەگەڵ گۆڕان ڕێک بکەوین و ئەو قەیرانی هەنا شانی ئەم دەین بەرەو چارەسەری بکەین. ئەگەر هەر ئەوە نەبێ ئەگەرەکە کشانەوەیە بێگومان. لە ئەگەری کشانەوەی یەکێتی لە کابینەکەی مەسروور بەرزانی چ دۆخێک دروست دەبێت لە هەرێمی کوردستان؟ بێگومان کاریگەری دەبێت لەسەر بارودۆخی سیاسی، لەسەر بێهێزبوونی پێگەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕووی ئابووریەوە. من نازام ڕەنگە لێکەوتی تریشی بەدوادا بێ. لەگەڵ گۆڕان هیچ قسەتان کردووە لەو بارەیەوە؟ گفتوگۆمان هەیە لەگەڵ گۆڕان. پێتان وایە هەڵبژاردننی پێشوەختە چی چارەسەر دەکات لە ئەگەری ئەنجامدانیدا؟ ئەوە قسەی منە، من کە باسیەکەم منەوە لە زیاتی یەکێتی و لە زیاتی یەکێتی گۆڕانەوە قسەی ناکەم، ئەڵێم یەکێک لە ڕێگاکانی چارەسەر ئەوەیە کە هەڵبژاردنێکی پێشوەختە بکرێت، چکە حکوومەتەکە هەست دەکەم نایەوێ یان ناتوانێت کێشە سیاسی و ئابووریەکان چارەسەر بکە. باشە لە ئەگەری ئەنجامدانی وەکەوەی کە خۆت ئێڵی ڕێی خۆتە هەڵبژاردننی پێشوەختە دیسان هێز و لایەنە سیاسیەکان بە تایبەت سێ هێزە پێگەنەرەکەی حکوومەت ناچنەوە خاڵی سەرەتا و خاڵی سفر بۆ جارێکی تر دروستکردنەوەی کابینەیەکی نوێ؟ یەکەم شت ئەنجامەکانی هەڵبژاردن بە دڵنیاییەوە گۆڕێ ئەگەر هەڵبژاردننی پێشوەختە بکرێت، ئەو ئەنجامان نابنەوەی ئێستا هەیە. دووەم ئەو لایەنانەی کە ئەزانن لە ئەنجامی ینی قەیران هەڵبژاردننی پێشوەختەکرێ هەر لایەنێکی ترکە زۆری نەبێنێ یا بێ حکوومەت پێک بێنێ ئەبێ ئەو کەم و کوڕیانە لە بەرچاو بگرێ بۆی دووبارە نەبێتەوە، چکە خۆ کاتێک ئەگەر هەڵبژاردننی پێشوەختە بکرێ ینی بێگومان بە هۆکاری کەم و کوڕی و کەم تەرخەمی و قەیرانەکانەوەیە خۆ ئەوەی دێتن ئەبێ ئەوە لە بەرچاو بگرێت بۆی دیسا دووبارە نەبێتەوە. زۆر باشە، من کاتێکی ئەوتۆم نەماوە ئەمەوێ مادام لە ناوەڕاستی بەرنامەکە هەم جارێک گرفتی تەکنیکیمان بۆ دروست بوو، هەم جارێکی شگلەیت کرد کە قەت ئەم کردووی ئەمەوێ ئەم خولەک و نیوەی کۆتایی تەرخانکەم بۆ چوونی بەڕێز هەر شتێکت ماوە کە پێشتر دەرفەت نەبوو بێ بیڵەی فەرموو. زۆر سپاس. من پێم وایە ئێمە پێویستە ڕێگای دیالۆگ و گفتوگۆ بگرینە بەر کاتێک کێشەکانی خۆمان لە هەرێمی کوردستان چارەسەر دەکەین. پێگەی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئاستی عێراق لەسەر ئاستی سیاسەتی نێودەوڵەتی بەهێزتر دەبێ و پێویستە ئەو سیاسەتی حکوومەت لە سیاسەتی یەکێتی بە تایبەت و لە سیاسەتی پارتی بە تایبەت و لە سیاسەتی گۆڕان بە تایبەت بە دوور بێ. سیاسەت و استراتیژەتی حکوومەتی هەرێم پێویستە حکوومەت دایڕێژێ، ناکرێ حزب
حزبێک لە جیاتی حکوومەت کارەکانی خۆی بە ناوی حکوومەتە بکە و حکوومەتش بە ناوی حزب کارەکانی خۆی بکە ئەوەی ئێستا هەیە تێکەڵەیەکی زۆر هەیە بەڕاستی ئێمە ئەبینین هەندێک هەنگاو ئەنرێ لەلایەن حکوومەتەوە تەنانەت یەکێتی و گۆڕان کە هاوبەشیانن ئاگایان لێ نییە پێویستە سیاسەتی حکوومەتی هەرێم لەگەڵ وڵاتانی دەوروبەر تورکیا ئێران ئوردون یەک سیاست بێ پێویستە سیاسەتی حکوومەتی هەرێم بەرامبەر بە وڵاتانی دەرەوە ئەوروپا هاوپەیمانی یەک سیاست بێ بەرامبەر بە عێراق یەک سیاست بێ بۆی بتوانین زاڵ بین بەسەر ئەو کێشە و گرفتانەی کە هەن بە پێچەوانەوە ینی بەدگومانی زۆر ڕۆژ بە ڕۆژ زیاترە بێ کێشەکان ڕۆژ بە ڕۆژ قوڵترە بنەوە وەکو دەشزانین کاتێک کێشەیە قەیرانێک بەرۆکی وڵاتەکەمان دەگرێت ئەگەر یەک دەنگ و یەک هەڵوێز بین بێگومان ئەتوانین بەرگەی بگرین بە پێچەوانەوە ڕەنگە خراپ بەسەرماندا بشتێتەوە لە کۆتاییدا ئەڵێم پێویستە چاکسازیەکی بنەڕەتی بکرێ چاکسازی بنەڕەتی ئەوە نیە تا ئێستا کراوە بەبێ چاکسازی بنەڕەتی من دوا ڕۆژی حکوومەتی هەرێمی کوردستان یاخود خەواری هەرێمی کوردستان بە باش نابینم بەڕێز ئارێس عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سوپاس کە لە هەولێرەوە لەگەڵمان بوویت بینەرانی بەڕێز ئێوەش هەر شاد و بەختەوەر بن خواتان لەگەڵ بێت